کاتەی لەسەر کاتژمێر دیارە بە دوو شێوەی جیاواز بینووسە. ئەوی ڕاستی بی نازانم مەبەستی دوو شێوەی جیاواز چییە؟ بەڵام لێرە پرسیاری 8 تەمەشا دەکەم کاژێر ژمێرەکە واتە میلەکەی کە کورتترە ئەو میلە لە مابەینی چییە؟ لە مابەینی 8 و 9. چونکە لە مابەینی 8 و 9ە ئەمن یەکسەر جارێ کەمەکەی وەردەگرم چونکە 8 کەمترە لە 9 دەنووسم 8 دوو خاڵیش دەنووسم. ئێستا دێمە لای خولەک ژمێرەکە تۆزێک درێژترە لە چێن دەرەیە لە مابەینی 11 و 12ەیە ئەمن دەبی بزانم خولەک ژمێرەکە چەند خولەک ڕۆیشتیە. دەبی بزانم لە 12ەوە دەست پێ دەکا ئەوها دەڕوە لۆ لای ڕاست ئەوجە دەسوڕێتەوە دێتەوە جێی جارانی. کەواتە ئەگەر لێرە ڕوون کەمەوە تۆزەک ئەو خولەک ژمێرە ڕەشە ئەگەر هاتوو یەکەم جار لەسەر لە لای 12کەیە سفرە، خولەکەکان سفرن. دوایە کە هات دەڕوا بۆ وێنە گەیشتە سەر ژمارە 1 ئەو کات چەند خولەک ڕۆیشتیە؟ 5 خولەک ڕۆیشتیە. چونکە 5 لەو هێڵە گچکانە هەیە لە مابەینی ژمارە 12 و 1 لە مابەینی ژمارە 1 و 2 لە مابەینی ژمارەکان. ئێستا کە لێرەیە واتە 5 خولەک ڕۆیشتیە کە گەیشتە سەر ژمارە 2 لێرە واتە 10 خولەکە کە گەیشتە سەر ژمارە 3 واتە 15 خولەک، ژمارە 4 20 خولەک کە گەیشتە لای ژمارە 5 25 خولەک، لای ژمارە 6 30 خولەک، لای ژمارە 7 35 خولەک، ژمارە 8 40 و ژمارە 9 45 خولەک، ژمارە 10 50 خولەک، ژمارە 11 دەبی 55 خولەک بی. ئەو جەکە گەیشتەوە لای ژمارە 12 60 خولەک ڕۆیشتیە بەڵام نانووسین 60 چونکە ئەو کات میلەکەی کاژێرەکانیش یەک کاژێر ڕۆیشتیە کەواتە تەنیا دەنووسین کاژێرەکە و لە جیاتی خولەکەکان دەنووسین 00. واتە ئەو کات ئەگەر ئەو میلە لەسەر 11 بوو بۆ وێنە ئەوەش لە لای 12 بوو تەنیا دەنووسم کاتژمێر 11 و 00 واتە 11 تەواو. نانووسم 10 و 60 خولەک چونکە هەمان شتە 10 و 60 خولەک واتە 11 بەڵام نووسینەکە دەنووسرێ 11 تەواو. ئێستا ئەگەر بگەڕێمەوە لای پرسیارەکەی دەبینم خولەک ژمێرەکە لە مابەینی 11 و 12ەیە گوتمان ئەگەر لێرە بوو ئەوە 55 کە هاتە ئێرە 56 57. ئێستا لەسەر 57 واتە دەنووسم 8 و 57 خولەک. ئەگەر بنووسم ئەو سۆرەش لەسەر چەند چرکەیە تەمەشا دەکەم 1 چرکە 2 چرکە 3 4 5 6 ئەویش دەنووسم لەسەر 6 چرکەیە بەڵام باوەڕ ناکەم پێویست بکە. ئێستا ئەوە بە شێوەک لە شێوەکان نووسیم. دەتوانم بنووسم دیسان کاتژمێر 9 کەم ئەو کات لە چێن دەروە دەخینمەوە کەمەکە لێرەوە دەخینمەوە لێرە ڕادەوەستم لۆ لای چەپ دەڕۆم دەخینمەوە 1 خولەک 2 خولەک 3 خولەک
کەواتە کاتژمێر 9 کەم 3 خولەک ئەو 8 دەنووسرێ. 9 کەم 3 خولەک. لۆ ئەو هەشتەی یەکی زیاد دەکەم، لۆ ئەو 57 شەستی لێ دەردەکەم، چونکە 60 57 لێ بڕوا دەکاتە 3 خولەک. یان لێرەوە خولەکەکان دەژمێرم، لێرە ڕادەوەستم ئەوەی ناژمێرم، ئەوجا 1 خولەک 2 خولەک 3 خولەکی دەژمێرم. تێبینی خوێندکاری ژیر ئەوانە هەم بۆ ژماردنی چرکەیە هەم بۆ ژماردنی خولەکە، بۆ ژماردنی هەردووچیانە. کەواتە ئێستا ئەو نووسینەم نووسی، بزانم لە جێش کەش نووسیتم یان نا. 8 و 57 خولەک یان 9 کەم 3 خولەک بە دوو جۆر دەنووسرێ. پرسیارەکەی پاشەوی پرسیاری 9 تەمەشاکەم دەبینم کاژێر ژمێرەکە ئەو میلە کورتە لە مابەینی 9 و 10 9 و 10 کەواتە ئەم جارێ 9یەکەی وەردەگرم، دەنووسم 9 یەکسەر، ئەو دوو هێمایی دەنووسم، ئەوجە تەمەشا دەکەم بزانم ئەو میل ژمێرە ببورن خولەک ژمێرەکە لەسەر چەندە، لەسەر ژمارە 4 گوتمان ژمارە 4 واتە چەند؟ واتە 20 خولەک. 20 خولەک 20 لای ژمارە 4 20 خولەک. کەواتە دەنووسم 9 و 20 خولەک یان دەنووسم ئەو دەی دەینم دەنووسم 10 کەم. ئەوەی ڕاستیبی ناتوانم ئەوها بنووسم، کەس ئەوها نانووسی 10 کەم، کەواتە تەنیا دەنووسم 9 و 20 خولەک بەو شێوەیە. ئەگەر بمەوێ بە پیت بنووسم دەنووسم 9 و 20 خولەک 9 و 20 خولەک. لێرە بە کەم نانووسرێ، لەبەر چ؟ تەنیا بە کەم دەنووسرێ ئەگەر هاتوو ئەو خولەک ژمێرە زۆرتر بوو لە 30 خولەک، واتە ئەگەر لێرە بوو لەو جێیانە بوو، نەک ئەگەر کەمتر بوو، کاتە بە کەم نانووسرێ. ئەگەر بمەوێ چرکەکەش بنووسم ئەو سۆرە دەبینم لێرەیە ئەوە 10 11 12 13 کەواتە دەنووسم 9 ئەوها 9 ئەوجە 20 ئەوجە دیسان 13 چرکەکەش دەنووسم. کاتژمێر 9 و 20 خولەک و 13 چرکە. 9 و 20 خولەک و 13 چرکە. بزانم 9 و 20 خولەک ئەگەر چرکەکەش بنووسم دەنووسم 13. 9 و 20 خولەک و 13 چرکە. پرسیاری 10 لێرە کاژێر ژمێرەکە لەسەر 12 لە لای 12 مابەینی 12 و 11 ئەوەی ڕاستی بی، کەواتە دەنووسم 11 و هەتا ئێرە 55 تۆزە یەکی کەمترە لەو 55 کەواتە 11 و 54 خولەک. ئەگەر بمەوێت چرکەکەش بنووسم 25 چرکە، لێرە 25 چرکەش دەنووسم. 11 و 54 خولەک و 25 چرکە. یان دەنووسم 12 کەم 6 خولەک 6 خولەک.
چونکە ئەگەر لێرە بیخینمەوە 1 خولەک 2 3 4 5 6 کاتە 12 6 خولەک مایە ببیتە 12. لێرەش نووسیتم 11 و 54 خولەک یان 12 کەم 6 خولەک. کوزانیم 6 شەستم هینا 54م لێ دەرکرد بووە 6 11 کەشم هینا 1 خولەکم لۆ زیاد کرد. پرسیاری 11 ئێرە کو دەنووسم زۆر ئاسانە 8 و 36 خولەک یان ئەو هەشتا یەکی لۆ زیاد دەکەم دەبیتە 9 دەنووسم 9 ئەو جەکەم 60 دەینم 36 خولەکی لێ دەردەکەم دەکاتە 9 کەم 10 شەشی لێ بڕوا 4 و 5 سێ لێ بڕوا 2 9 کەم 24 خولەک 9 کەم 24 خولەک. ئێرەش کاتژمێر 1 و 18 خولەک 1 و 18 خولەک یان دەنووسم 1 و ئەوها 18 خولەک. لێرەش دەتوانم دیسان بە نووسین بنووسم 8 و 36 خولەک. ڕاستیێبی نەمزانی مەبەستیان چیە بە دوو شێوە ئایا شێوەکی بە پیت و بەڕەنووس دەبا ئەوها نووسی بایان لەبەر هەندێ ئەمن بە 3 شێوەم نووسی کامەی ڕاست بوو ئەو ڕاستە. ئێستا کام یەکەی کات بەکار هاتووە بۆ پێوانی کات لە ڕاهێنانەکانی 13 هەتا 16. ئەگەر ڕۆژ بەکار هاتبی بنووسە پیتی ئەو پیتە، ئەگەر کاتژمێر بەکار هاتبی ئەو پیتەی بنووسە، ئەگەر خولەک بەکار هاتبی ئەو پیتە، ئەگەر چرکەش بەکار هاتبی ئەو پیتە. ئێستا دەخینمەوە چ بەکار دێ بۆ نوقاندنی چاو. نازانم مەبەستیان چییە، بەڵام دەتوانی مرۆڤ یەک کاژێر چاوی بنووخێنی، بەڵام لێرە وابزانە مەبەستیانە کە چرکە بەکاردێ، چونکە چاو نوقاندن کە هەموو کەس زۆر زوو ئەوها چاوەکانی دەنووقێنی و دەیکاتەوە، کەواتە چرکە بەکاردێ. هەرچەندە پرسیارەکی ڕوونیش نییە، بەڵام چرکە بەکاردێ. لە کاتی نووستن ڕەنگە چەند کاژێرێک چاو نوقابی، نازام لە چ کاتێک مەبەستیان چییە. پرسیارەکە ڕوون نییە. پرسیاری 14 نوێژکردن چ بەکاردێ، چەند چرکەی پێویستە، ڕەنگە خولەک بەکاربێ باشترە بۆ وێنە 5 خولەک 10 خولەک بۆی پێک دێت چەند نوێژیرەکەی. هەموو ڕۆژەکان نوێژەکان دەکەی، یەک نوێژیرەکەی کامە نوێژە، ئەوەش دەگەڕێتەوە سەر کوو، کەواتە ڕەنگە باشترین شت خولەک بی، چرکە نابی، چرکە کەمە، بەڵام دەتوانی چرکەش بەکاربینی. پرسیاری 5 خوێندنەوە بۆ ئامادەبوون بۆ تاقیکردنەوەش ڕوون نییە. خوێندنەوە مانای چییە؟ ئایا سەعیکردن و خوێندن پێشی تاقیکردنەوە یان مەبەستی چییە؟ ئەوەش دەگۆڕێ لە کەسێک لۆ کەسێک، هەندێک بە کاتژمێرە، هەندێک جار چەند ڕۆژە چ پێدەچی، کەواتە هەندێک جار مانگە چ پێدەچی، کەواتە ڕوون نییە. پرسیاری 16 بەسەربردنی پشووی جەژن، ئەوە بێگومان باشترە بە ڕۆژ بی. ئێستا
پرسیاری حەڤدا مەحموود پلانی کاری ڕۆژێکی بەم شێوەیە خوارەوە داڕشت. مەحموود چی گوت؟ گوتی سێ کاژێرم دەوێ بۆ خۆشوشتن، نوێشکردن، نان خواردن. سێ کاژێر ڕۆیشت بۆ ئەو سێ شتە. ئێستا 4 کاژێریشی دەوێ بۆ چ؟ بۆ سەردانی هەڤاڵەکانی، ئەویش ڕۆیشت. 3 کاژێریشی دەوێ بۆ کڕینی شت لە بازاڕ، ئەویش ڕۆیشت. 3 کاژێریشی دەوێ بۆ خوێندن، ئەویش ڕۆیشت. ئەوجا 10 کاژێریشی دەوێ بۆ نووستن. ئایا مەحموود دەتوانێت ئەو کارانە لە یەک ڕۆژ ئەنجام بدە؟ شرۆڤە بکە. ئەمن یەکەم جار دەبی بزانم یەک ڕۆژ چەند کاژێرە. یەک ڕۆژ مەبەستیان شەو ڕۆژەک 24 کاژێرە. 24 ئەوە زانیم شەو ڕۆژەک 24 کاژێرە. ئێستا دەبی ئەمن بینم ئەو کاژێرانەی کە مەحموود نووسیتی هەمویان کۆ بکەمەوە. ئەگەر زانیم کەمترە لە 24 ئەوە دەتوانی ئەنجام بدە. ئەگەر زانیم کەم زیاترە ئەوە ناکرێ. کەواتە ئێستا دەینم 3 کۆ 4 7. 7 کۆ 3 10. 10 کۆ 3 13. 13 کۆ 10 13 کۆ 10 دەکا 23. 23ش چونکە کەمترە لە 24 کەواتە بەڵێ دەتوانی ئەنجامیان بدە. وەڵام بەڵێ، بەڵام شرۆڤە بکە کاژێرەکان کۆکەوە دەتوانی بەنووسینیش بۆ چوون و بیرکردنەوەی خۆت بنووسی. پرسیاری 18 هەمیشە مرۆڤ لە ماوەی 6 چرکە جارێک چاوی خۆی دەنووقێنێ. واتە هەر 6 چرکە ڕۆیشت یەک جار. لە ماوەی 30 چرکە چەند جار چاوی خۆی دەنووقێنێ؟ ئەوە داواکاری یەکەم. داواکاری دووەم ئەی لە ماوەی یەک خولەک چەند جار؟ کەواتە 2 وەڵامم دەبی هەبی. یەکەم وەڵام لە ماوەی 30 چرکە، وەڵامی دووەم لە ماوەی یەک خولەک. ئەگەر لە ماوەی یەک چرکە 6 جار بی، ئەدی لە ماوەی ببورن لە ماوەی 6 چرکە 6 چرکە یەک جار، یەک جار 6 چرکە، ئەدی لە ماوەی 30 چرکە 30 چرکە چەند جار؟ 6 دەکاتە یەک، 30 دەکاتە چەند؟ دەکاتە 5. چونکە 30ەکەی دەینم دابەشی 6 دەکەم بزانم دەکاتە چەند جار؟ دەکاتە 5 جار. چونکە تۆزێک ئاسان نییە بیرکەیەوە، بەڵام ئەو هایدانێ 6 چرکە ڕۆیشت یەک جار، 6 چرکەی دی ڕۆیشت یەک جار، 6 چرکەی دی ڕۆیشت یەک جار. ئەوە بۆ چەند چرکە؟ 6 6 6 ئەوە 18. 6 چرکەی دی ڕۆی دیسان یەک جار، ئەوە 24. 6 چرکەی دی ڕۆی دیسان یەک جار، ئەوە بووە 30. کەواتە کۆیان دەکەمەوە 1 2 3 4 5. کەواتە 5 جار لە ماوەی 6 چرکە. ئەدی لە ماوەی 5 جار لە ماوەی 30 چرکە ببورن 30 چرکە 5 جار، 6 چرکە یەک جار. ئەدی یەک خولەک چەند چرکەیە؟ یەک خولەک 6 چرکەیە. ئەگەر لە 30 چرکەی 5 جار بی، ئەدی لە 6 چرکەی بێگومان دەبی 10 جار بی، 2 هەندەبی. کەواتە لە یەک خولەکی 10 جار. دەینم 5ەکەی جارانی 2 دەکەم،
چونکە 30 جارانی 2 دەکا 60 یەک خولەک 5 جارانی 2 دەکات 10 وەڵام 10 جار. وەڵامی یەکەم 5 جار وەڵامی دووەمیش 10 جار. پرسیاری 19 مرۆڤێکی پێگەیشت و دەتوانێت بۆ ماوەی 4 کیلۆمەتر لە یەک کاژێر بڕوە. کەواتە ئەگەر مرۆڤێک بڕوە 4 کیلۆمەتر دەڕوە یەک کاژێری پێدەچی. یەک کاژێری پێدەچی. ئایا لە ماوەی 5 خولەک چەندی پێدەچی؟ لە ماوەی 5 خولەک چەندی پێدەچی؟ لێرە ئەگەر ئەو هێڵە ڕەشە 4 کیلۆمەتر بی یەک کاژێرەکەی دەکەمە خولەک زۆر ئاسان دەبی. واتە 4 کیلۆمەتر بە 60 خولەک. 4 کیلۆمەتر بە 60 خولەک. ئەمن ئێستا بیر دەکەمەوە 60 خولەک پرسیارەکەش 15 خولەک. 60 چی لێ بکەم ببیتە 15 دابەشی 4 دەکەم. 60 دابەشی 4 دەکەم هەتا بزانم لە 15 خولەک چەندە. واتە ئەو ماوەیە ئەو کاتەی دابەشی 4 دەکەم. یەک کاژێر دەکا 60 خولەک 60 دابەشی 4 دەکەم 15 خولەک. چونکە ماوەکەم دابەشی 4 کرد کیلۆمەترەکانیش دابەشی 4 دەکەم بزانم لە 15 خولەک چەندە. لە 15 خولەک کیلۆمەترەکان دابەشی 4 کرد ئەوە 1 کیلۆمەتر 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر 4 کیلۆمەتر. 15 خولەک 15 خولەک 15 خولەک 15 خولەک 4 15 کەواتە 1 کیلۆمەتری دەبڕی لە 15 خولەک. چونکە 15 چارێکی 60 یەکیش چارەکی 4 واتە هەردووچیان دابەشی 4 دەکەم. بەڵام پێشتر کاژێرەکەی دەکەمە خولەک. ئەوها کاژێرەکەی دەکەمە خولەک دابەشی 4 دەکەم هەتا ببیتە 15 کیلۆمەترەکەش دابەشی 4 دەکەم هەتا ببیتە 1 کەواتە لە 1 بە 15 خولەک 1 کیلۆمەتری دەبڕی. بە 30 خولەک 2 کیلۆمەتری دەبڕی. بە 45 خولەک 3 کیلۆمەتر و بە 60 خولەکیش 4 کیلۆمەتر. تۆزێک بیرکردنەوەی دەوێت و پرسیارە هەر کەسە ڕەنگە بە شێوەی خۆی پرسیارەکەشی کارکە هەموو کەسوەچی من بیر نەکاتەوە هەموو بیرکردنەوەیەک هەر ڕاستە بە شەرتەک و بە مەرجەک بگەینە هەمان ئەنجام. پێداچوونەوە پرسیاری 20 ژمارەی 365,842 بە شێوەی ڕەنووسی بنووسە. چونکە جێم لێ وشەی هەزار دەبی کەواتە ئەمن دەزانم 2 دابڕینم هەیە. 2 دابڕینم هەیە. دابڕینی یەکەکان و دابڕینی هەزارە. دابڕینی یەکەکان 3 خانەیە. دابڕینی هەزارانیش 3 خانەیە. میلیۆنانیش 3 خانەیە بەڵام هیچم نییە لە میلیۆنان چونکە باسی میلیۆنی نەکراکەواتە 0 هەیە پێی ناوێ بنووسم. بەڵام ئەمن لێرە نووسیتم هەر لەبەر ڕوونکردنەوە. 365,000 واتە هەر 3 ڕەنووسەکە لە دابڕینی هەزاراندا دەنێم. یەکەمیان کە دەڵێن 300 لە لای چەپ دوایە 60 دوایە 5 365,000 و ئەوجا لە خانەی لە دابڕین یەکەکان 842 دادەنێم. ئەوها دەینووسم 365,842. پرسیاری 21 ژمارەی قوتابیان لە قوتابخانەیەک 513 کەسە یان قوتابیان هەمویان 513 کەسن. لەوانە 284یان
لە قۆناغی بنەڕەتی دەخینن، واتە زیاتر لە نیوەی لە بنەڕەتی دەخینن. 284 کەسن. ئەوانەی دیکە خوێندکاری ئامادەین. ئەوە چ قوتابخانەکە بنەڕەتی و ئامادەی بەیەکەوەیە، شتیوان نەبووە. ژمارەی پرسیارەکە چییە؟ دەبوایە بێگومان لێرە خاڵ هەبە هەتا لێرە بمانزانی با پرسیار دەست پێ دەکا. پرسیاریش هەمیشە زۆر باشە دەست پێ بکا بە وشەی چەند کەس، چەندیان کەمترن، ئایا یان چۆن، بە وشەی پرسیار دەبی دەست پێ بکە، نەک بە وشەی دیکە. هەتا ئەمن بزانم لێرە پرسیار دەست پێ دەکا. بەداخەوە ئایا ژمارەی خوێندکاران چەند کەمترە لە ژمارەی قوتابیان؟ بێگومان ئەوە یەکەکە لە پرسیارە بێت تامەکان، چونکە زۆر خراپ نووسرایە، دەقەکەی بە تایبەتی پرسیارەکە ئەو ڕستەیە زۆر خراپ نووسرایە. لەبەر چ؟ چونکە نووسرایە ژمارەی خوێندکاران چەندی کەمترە لە قوتابیان. قوتابی هەر خوێندکارە، قوتابی خوێندکار یەک شتە. دەبا نووسرابە خوێندکارانی ئامادەیی چەندیان کەمترە لە خوێندکارانی بنەڕەتی. ئەو کات ئاسان بوو، بەڵام لێرە لەلایەکی دەنووسرێ هەمویان قوتابینە، دواش دەنووسرێ خوێندکار چەندی لە قوتابی زیاترە. ئاخر ئەوە کەی دەقا. ئێستا ئەمن دەزانم هەمویان 513 کەسن، دەشزانم ئەوانەی لە بنەڕەتینە 284. ئەگەر من 513 بینم 284 لێ دەربینم، دەزانم چەند کەس ماینەوە کە لە ئامادەی دەخینە. ئەو نازانم ئامادەی مەبەستی چیە؟ ئامادەی مەبەستی پێشی بنەڕەتیە، پاش بنەڕەتیە؟ ئامادە بن بۆ پۆلی یەک؟ نازانم، ئەوەی ڕاستی بی. باشتر وا بوو بینووسی بۆ وێنە پۆلی 6 و پۆلی 5، پۆلی 4 و پۆلی 5، شتەچیوە ئاسانتر نەک ئەوها تێکەڵ و پێکەڵ. ئێستا ئەمن دەینم ئەو دوو ژمارانە 513 284 لێ بڕوە، دەزانم چەند کەسن کە لە ئامادەی دەخوێنن. ئەوها 513 کەم 284 خانە یەکان لە ژێر خانە یەکان، دەیان لە ژێر دەیان، سەدان لە ژێر سەدان. ئەوجا لە لای ڕاست دەست پێ دەکەم. 3 4 لێ بڕوە نابی. باشتر وایە بە هزریم دروست کرد بە ئەوەی ڕاستی بە، بەڵام 3 4 لێ بڕوە نابی. یەکەکەی خورد دەکەمەوە، 13 4 لێ بڕوە دەکاتە 9. یەکەکەش کە خورد دەکەمەوە دەبیتە 0، 5ەکەش دەبی بە 4. ئەوجا یەکەکە کە دەبیتە 0 0 8 لێ بڕوە نابی، 5ەکە دەبی بە خورد دەکەمەوە دەبیتە 4، 0ەکەش دەبیتە 10 10 8 لێ بڕوە دەکات 2، 4ش 2 لێ بڕوە 2. 229 کەس خوێندکاری ئامادەینە، 284ش بنەڕەتینە. ئێستا دەینم 284 229 لێ بڕوە بزانم بنەڕەتی چەندیان زیاترە لە ئامادەی. ئێستا 229 284 کەم 229 کو چای کەم ئەوها چای دەکەم، ئەوانە دەسڕمەوە، ئێرەش دەسڕمەوە. ئەوجە دەنووسم لێرە 4 کەم 9 نابی، 8ەکەی خورد دەکەمەوە، 8ەکە دەبیتە 7، 4ەکەش دەبیتە 14.
4 کەم 9 دەکاتە 5 7 کەم 2 دەکاتە 5 2 کەم 2 دەکاتە 0 کەواتە ژمارەی خوێندکاران یان قوتابیانی بنەڕەتی 55یان زیاترە لە خوێندکارانی ئامادەی کەواتە 55 زیاترە. پرسیاری 22 ژمارەی نادیار بنووسە. لێرە زۆر گرنگە خوێندکاری ژیر هەرزوو بچی ئەو هێمایی ببینی، بزانی هاوکێشەکت هەیە لای ڕاست وەکو لای چەپە. ئەگەر لای چەپ 11 و 5 کۆی بکەمەوە دەکا 16. ئەگەر لای چەپ 16 بوو لای ڕاستیش هەر دەبی 16 بی، نابی زیاتر بی. کەواتە 16 کۆ بکەمەوە لەگەڵ چ دەبیتە 16 بێگومان 0. 16 دەبی لێرە هەر 0 هەبی چونکە 16 لە ئێستاوە هەیە، چونکە 11 لەگەڵ 5 دەکا 16. ئەوجە ئێستایی لای ڕاست و لای چەپ وەکو یەکی لێدێ کەواتە ژمارەکە چییە؟ 0. پرسیاری 23 لای ڕاست و لای چەپ دەبی وەکو یەک بن چونکە هاوکێشەیە. باشە ئەمن تەماشای لای چەپ دەکەم چم هەیە 7 و 7 و 7 و 7 و 6 ئەو دوانە ئەگەر کۆکەمەوە دەکات 14. لێرەش 14 هەیە کەواتە لێرە کۆ 6 دەبی لێرەش کۆ 6 بی دەنا تێک دەچی کەواتە لێرە وەڵامەکە 6. 14 و 6 دەکا 20 لێرەش 14 و 6 دەکا 20 20یش دەکا 20. هاوسەنگە. پرسیاری 24 ئاسان نەبوو. کامیان باشترین ڕێگەیە بۆ دەرخستنی گەشەی ژمارەی دانیشتوان لە شار؟ ئەوە هەر کەسە بە بۆچوونی خۆی هەیە. هێڵی ڕوونکردنەوەی پێ ئاسانە، هەیە هێڵی ستونی ڕوونکردنەوەی، هەیە خشتە، هەیە وێنە، بەڵام ئەمن ئەوەی هەڵدەبژێرم هێڵی ڕوونکردنەوەی. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 55 لەوانەیەکی دی باسی لاپەڕەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بشی.